دیارە لە ئەنجامی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتیمان بەڕێوەبەرایەتی یاساییی ڕاپەڕین بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەنە یاسایی و مەوادی هۆشبەر بە تایبەتی توانراوە کە لە ماوەکانی ڕابردوودا دەست بە سەرچەندین بڕی مادەی هۆشبەر لە حەبی ترامادۆڵ کە ئێستا لێرە 49 کارتۆنی دەستی بەسەردا گیراوە دەسووتێنرێ و لە ناو دەبرێ و بە ئاگداری و بە هەماهەنگی لەگەڵ سەرجەم برادەران و بە ئامادەبوونی لیژنەی تەندروستی سلێمانی نوێنەری تەندروستی سلێمانی و تەندروستی ڕاپەڕین و نوێنەری دادگای جینایەتی دوی سلێمانی کە ئێستا لێرە مەوجودن و نوێنەری دەستگای ئاسایشی گشتی هەرێم توانیمان کە سەرجەم ئەو حەبە کە بڕەکەی بە 2 ملیۆن دەنکە حەب دەخەمڵێنرێ 49 کارتۆنە لە ئێستادا لە ناوبراوە بە ئامادەبوونی سەرجەم برادەران و ئێوەش.